خۆبختان وەخێر لە چوارچێوەی دیبێتەکان ئاوینە کوردان سوارە بەر یەکسری ڕوودا و خەبەر بەشێکی تر لە مەدخەلە ئاینە کوردان لەم دیبێتەکەینەوە. چەند ڕۆژ ڕابردوو ڕۆژنامەی نیویۆرک تایمز مەقالەیەکی دادەرەوە کە لەو مەقالە ئاماژەی بەوە کردبوو کە گویا دۆناڵد ترامپ و بنیامین نەتانیاهوو یعنی یاڵەتی متحدەی ئەمریکا و ئیسرائیل ئەوەی کە لە خیاڵستانە ئێوەمانان و خیاڵستانە خەڵکیە بە عنوانە دوژمنە دەوڵەتە ئێرانی ناو ئەبرێت گویا لەگەڵ بەرەی ئەحمەدی نژاد ڕێکەوتبوون کە گویا ئەم بمبارانانەی کە ئەیکەن بە کوشتنە عەلیە خامنەی و سەردارەکانە سپا و ئەوانەی بەردەستیان ئاغای ئەحمەدی نژاد بکەنە سەرۆکە ئێران و شەرحێدات کە ئەو بمبارانەی ڕۆژی ئەوڵیش کە ئەحمەدی نژادی نەپێکا لەو ڕاستا بوو. خۆ ئەم مەقالەی نیویۆرک تایمزە جێگەی تێڕامانە. جێگەی تێڕامانە چون یەک تەمامە بەرەی پڕۆپاگانداییە دەوڵەتە ئێرانی یاڵەتە متحدەیە ئەمریکا دەست و دەسەڵۆکە دەوڵەتە ئێرانی بە عنوانە دەوڵەتە ئێرانیە دوژمنە ئەمریکا باتڵەکات. دوو مەسئلەیەک بەناوە ئیدئۆلۆژیە شیعە و ئیدئۆلۆژیە شیعیە لە تەقابڵەتەکە ئیسرائیل و ئەمریکا باتڵەکاتەوە. بیانوویە چەکە نەوەوی و هەستەی باتڵەکاتەوە. کارکردە ئەم خەبەرە چییە؟ بە چه کەڵکێک تێت؟ ئەحمەدی نژاد ئەحیانەن قێزەونترین تەنڕەوترین جەریانە فکریەکە کە لە ناوە بازنەی حاکمیەتە ئێرانی شاپێ ئێژن سوپەر ئینقلابی. خۆ ئەگەر قرارە یاڵەتە متحدەیە ئەمریکا دوژمنە ئیدئۆلۆژیکە جمهوریە ئیسلامی بوێت چۆن ئەڕواتەکە ظاهرەن خەتەرناکترین باڵە ئاخرالزەمانیە جمهوریە ئیسلامی ڕێەکەوێ کە ئەمە ڕێکەوتن نییە ئەڵبەتە من بە مفەسەلی لەسەری قسەم کردگە. ئەمە خەبەرە ئەوە. خەبەرە دووەم کۆمەڵێک لەم کڵەبلیمەتانەی دنیای ئەکادمیایە غورە مەرحەلەیە ئاخرە ئێرانی لە دەورە یەکتریا کۆبووبوونەوە کۆمەڵە سیمیناریان گێڕاگە وەکو ئاسفە بەیات و محەممەد ڕزا نیکفەر. شەبەکەی ڕەسانەیی گۆدار لە یوتیوبە لەژێر عنوانە بۆ جنبشگە لە دموکراتیک تەوانە خولقاندنە سیاسەتە گەورەیان نییە. نیەسیان ئەمە خەبەریە، ئەمە یەک گوزارەیە خەبەریە. خەبەر ئەدا یعنی قەتعیەتی واتیا یعنی ئێمە لەبەر و قبوڵمان کردگە ئەزانین و ئێستا بەڕاستیەکەین بۆ نێسی. خب محەممەد ڕزا نیکفەر لەوێ گەرەکی ئشارە بکات کە تۆ بەچی ئێژی جنبشهای دموکراتیک بە بزافگەلێک کە متاڵەبەی ویستیان هەست گەرەکیان خۆیان ڕوتۆکەن و مەعاشیان گەرەکە سنفین ئازادیهای مەدەنیان گەرەکە حەزوە کەژووکێ و ئەکەن جنبش زەنانن یا ژنان و ئەمانە پێیانەژن جنبشهای دموکراتیک. تاپیکەکەی شەمەسە کە ئەمانە بۆ ناتوانن دەسەڵاتە سیاسی یا بگۆڕن یا بیگرنە دەست بۆ ناتوانن. خۆ پس ناتوانن. خب سوال مەسە کە تۆ بۆ بەمانە ئێژی جنبشهای دموکراتیک و تۆ چه تەوەقعێک ئەەکەی لە جنبشهای دموکراتیک؟ کە حدود 40 دقیقە لەسەری ئەدوێت. خب سەرەتاوە من ئشارە بکەم بەوەی کە من لە دیبێتەکەی پێشووتری شاو ساڵانە ڕابردی و شوتگمە ئەم جۆرە خۆخوریە کە ئەکەوێتە ناوە شتێ بەناوە ordinary people یعنی خەڵکە عادی یعنی ئەکەوێتە ناوە mass population یعنی توودەیە میگە لە خەڵک و ئەکەونە خۆخۆریکردن
لپشت ام توهمه که خلق بورا ناپەڕێ گویا خلق ئیرادەیەکیشی هەس یەک شتێکیش هەس ڕایش ئەپەڕێ ومن دائما لتعليم بيارانا وتم شتي بناو خلق موجود نية نسبة دانا باشرف وبيشرف بخلقي غلطة ولي تكرار كردنوية خلق بجويرية خلق هلسو كود كردن نورم خلق دوبات كردنوه غلط باطل ومنحرفة وجهكش دوباره اشاره بەوە کرد با مثال بێرم و بەڵام پێشووتر سوالە مەسە ئایا ئێمە لە ئاینە کوردان ئەمە نازانین مەسەڵەن کابرا هەڵەگەڕێت و ئێشی خەڵک حەزر پێ بکە خەڵک حەزر پێ ناکە چمانی کاتی هەڵبژاردنە با من سەرەتا جواوە ئەمە بدەم و من وتم کە ئەوەی کە بنیاد نەرە باکی بە کەس نییە ئەوەی کە خۆی مەرجەعە باکی بە کەس نییە خۆ تەبیعەتەن ئێمە چوون تا حدودی خۆمان ناناسین و کولتورە خۆمان ناناسین با ئەمڕۆ مناوە بەشە عێرفان ظاهرەن لە عێرفان کە زۆڵتر و تێ هەڵدریاکترمان نییە بەڵام با بزانین مولوی تاوگوزی کیەژیت مولوی تاوگوزی کەنیشکێکی ئەوێت کەنیشکەکەی ئەداتە شوو لەم حەڵقەیە عێرفان و تەریقەتە گویا شاعر نەمایەک بەناوە بولبول بە تەخەلوسە بولبول حەز ئەکا بە کەنیشکەکەی مولوی یعنی ئەم کاورە هاتوچۆیە مولوی ناکا لەبەر ئەوەی کە هاوم فەردە مولویە ئەحیانەن ئەگەر کەنیشکەکەیشی بخوازێ لەبەر خۆشەویستیە مولوی بێ نا حەز و کەنیشکەکەیەکە دیارە هاتوچۆی ماڵیشیان لەبەر کەنیشکەکەیەکە مولوی کەنیشکەکەی داتە شوو کابرا هەڵەسێ لە لای خۆی و دڵی ئەیەشێت و هەناسی ئەکوڕێت و ئەکەوێتە پرتە پرتکردن نامەیەکی بۆ ئەنووسێ حەجبنامەی پڕ لە دوعا مولوی جوابیە داتو ئەژە چێشەن پەشێویم ماتەمی دڵن یا کزەی ئامای نامەی بولبولن شاهدی داناوی گردین ئەحواڵان وەسەن پەیڕاوسی ئەرزەی مەڵاڵان ئێشە هاوم فەردم ئێش وێم زانان دەرد هاوم دەردم دەرد وێم زانان بەڵام تۆ قەزاو بێ تەدبیری وێت کردن پێت ئانا هەرچی کردن پێت کەی تۆ خەیاڵێت وە دەروون ئاوەرد هاناوت کرد ئەو من بێ مەیلیم کرد تا تەسیری بۆ پەرێشە و ناڵەت یا پەی هەناو سەی سوبد و ئاولاڵەت گویا جەلایوێت دەروون دێشان بە دوعاییت کرد تەسعیدت کێشان من ڕۆی مامەڵەی گردین خاوس و کەس جەوراسە بازار شارەکەی ئەلەست جەسەر دووکانچەی شای سەرتوجاران هورگرتم کاڵای باڵای نازاران نامان لە گۆشت مەرفەردەکەی من فەردەوەش مەزمون بێگەردەکەی من ئەر هەرسا دەردێ و تەرچەنی بیۆ ماچواخ پەی دەردێ هەنی یەکێوەن جەلام شادی و ڕەنجوری کەیفی و بێکەیفی نزیکی و دووری مەر چون تۆ هەڵوای محەبەت خامێ مەر چون تۆ هەڵوای محەبەت خامێ قەباوی عەشق دڵ پشنا تەمامێ وەشی و ناوەشی تەفاوت زانۆ مەلێ نەزانۆ هەر پەلێشانۆ مەیل و قین هەردوو هەرجە شەخسێون
جەریمە و خەڵات شێوەی کەسێون لاهور کردەجە و پێی تەماشا بەو شاد پێت ناشاد کە لاو حاشا سا هەر دوعا کرد باو چرخ چەپگەرد تا تاوقەتش هەن هەر بشانۆنەرد من وزۆ ئەو دەرد ئەو سەردی مەیل ئەو قەبایل من ئەو کۆی دوجەیل خصوصا بولبول جلاوی زامداران دووری خاسترن نەوەسڵیاران نزیکی یاوگەی تەریدەی فەسڵن دووری ڕای خەیاڵ قافڵەی وەسڵن پۆکە خوگرتەی بەڵاو کۆسەنان نزیکی بێزار دووری دۆسەنان نەکۆی نزیکی شادی مبادم نەدەورەی دووری و یاد شادم چیوت کابرای بولبول فڵتە فڵت کرە واردە وادیە عشق نەبووگ کاورای کەتە زۆڵ وان نەک بۆ خاترە مەولەوی ڕواتە ماڵە مەولەوی بەڵکە ئەڕوا بۆ خاترە کەنیشکەکەی ئەم کۆلکە مەلای کۆنە فەقیە حیزە کە لێو دواتێ لەسەرە تەریقە گلەی لێ ئەکا و دوعایشی ئەکا جارێ مەولەوی دەسێ لە گەورەی خۆی پێیاتێرێتی ئێژێ تۆ بەڵام تۆ قەزا و بێ تەدبیری وێت کردن پێت ئانا هەرچی کردن پێت یعنی تۆ لە کەری خۆت لە بێ عەقڵی خۆت لە بێ تەدبیری خۆتە ئەوەی وەسەرت هاتکە کەی تۆ خەیاڵێت وە دەروونە هەوەرد هانات کرد ئەو من دێمەیلیم کرد تۆ کەی لە دەروونە خۆتا خەیاڵێکت هاورد کە کارێکە بە من بوو و پەنات بۆ من هێنا و من جواوە تۆم نەداوە تا ئەگرە دەمە کاورەی کوتا دەمی کوتا ئیستا ئەڕواتە سەرە تەهدیدەکانی کە گویا ئەم نزیکە خواز ئیستا لە دوعا و لە نفرین و ئەمانە ئەترسێ ژە گۆیا جەلای وێت دەروونت ئێشان وای لە لای خۆت و دەروون ئێشاگە بە دوعایت کرد تەسعیدت کێشان سە دەست پێکە من ئەزانی من کێم تۆ زانی من کێم من ڕۆی مامەڵەی گردین خاس و کەس من ئەو ڕۆژە وا پێی ئێژن شارە ئەلەست ڕۆژە ئەلەست خدا هەرچی بەشەر هاوردی زۆڕیەتی بەشەری هاورد پرسی لێیان ئایا من خدای ئێوەم قالوا بەلا ئەوان جواویاندا من لەو ڕۆژە من ڕۆی مامەڵەی گردین خاس و کەس جەڕاسە بازار شارەکەی ئەلەست جەسەر دووکانچەی شای سەر توجاران من لەسەر دووکانچەی شای سەر توجاران یعنی خوا وەرگرتم کاڵای باڵای نازاران پارچە و کاڵای باڵای نازاران و گەورەکانم هەڵگرت یعنی ڕێگەیەک کە سەختایی واتیە مەرگی واتیە ئێشی واتیە ڕەنجی واتیە من ئەو قەبامە هەڵگرتە بەردەسە خوا کاڵای باڵای نازاران قڕکەمەر نییە پیای گەورەی گەرەکە کۆرکە مەلا و فەقی قندڕیاب و ئەمانەی نەگەرەکە نامان نەگۆشت مەر فەردەکەی من فەردە وەشمەزمون بێ گەردەکەی من وەگوێت نێ خواردە خۆشفەردیەکەی من فەردە خۆشمەزمون بێ گەردەکەی من ئەر هەر سات دەردێ و تەرچەنی ئەگەر هەر ساتێک دەردێک ئێشێکی تریشی لەگەڵا بێ بیۆ ماچ و ئاخ پەی دەردی هەنی تۆ من لە ئێشە ترسێنی کاورەی کەر تۆ من لە شکایەتت دەرگای خوا و ئابڕوو ئەتیسێنی مەرجیکە تۆ ماڵام قسانیتە من دەرد حەپەلووشەکەم
من ساتێکم بێدەرد ناچێتە بەرەوە تۆ من تهدیدەوە دەردەکەی یەکێون جەلام شادی و ڕنجوری بەلای من و فەرقێک ناکا شادی خۆشی ڕنجوەری یەکێکە ئەمە چێژێکی تایبەتی نییە ئەوە چێژێکی تایبەتی بێ فەرقێکی نییە ئەوە بۆ تۆی کەرە فەرقی هەست بۆ تۆی کەرە فەرقی هەست قنگەکەیتە پێشە سپلێت بۆ تۆی کەرە فەرقی هەست دەمە داخەی بۆ تۆی کەرە فەرقی بۆ من فەرقی نییە لە ڕوانگەی خودت کەرتەوە من وەڕە من یەکێوەن جەلام شادی و ڕنجوری کەیفی و بێکەیفی نزیکی و دووری خۆشی و ناخۆشی نزیکبوون و دووری یەکێکە لە لای من یەکێکە مەرچون تۆ هەڵوای محبەت خامێ تۆ هەڵوای محبەتت نەکوریاگە خامە تو کەریکی تۆ نەتزانی کە ڕەوابەت ئینسانی چییە قەباوی عەشقە دڵ پشنا تەمامێ ئەو کەوای کەیتە بەرە ڕووی پارچەکەی ئەسێنی پارچەکەی کامڵ نەسەنگە پشتەکەی ناتەمامە هەر قۆڵە تۆ نەمراودات اجتماعی ئەزانی نەدەسەوە خوا گەیگە نەدەسەوە عشق گەیگە نەقسە ئەزانی کاورای کەر تۆ ئەم شتانە بەلا تۆ فەرقەکە بەلای منۆ فەرق ناکە تۆ نازانی من کێم مەیل و وەشی و ناوەشی تەفاوت زانەوە تۆ بۆ تۆ خۆشی و ناخۆشی فەرقی هەست بۆ تۆ بۆ کەرێ وەکو تۆ خۆشی و ناخۆشی فەرقی هەست وەشی و ناوەشی تەفاوت زانەوە مەلێ نەزانۆ هەر پەلێشانۆ هەر پەلەوەرێ نازانێ هەر جۆری پەل بوەژێنێ مەیلوقین هەردوو هەرگیز شەخسێوەن جەریمە و خەڵات شێوەی کەسێوەن مەیلوقین هەردیان لە یەک سەرچاوە تێنە دەرەوە لە یەک کەس جەریمەت کەم خەڵاتەکەم بە لیاقەتت و بەستگی هەست جایسەژێ سا هەر دوعا کرد یەخە ئەدڕی بێ ئابڕووی یەکەی مەلەف بازی یەکەی بچۆ بینی قمەت ژە سا هەر دوعا کرد باو چرخە چەپگەرد بام چرخە چەپگەردە تاو قەتەش هەن هەر بشان و نەرد نەم چرخە چەپگەردە حەتا دڵی گەرەسکی بەر بتەقێنێ با بیتەقێنێ با بێت دەریغی نەکەی ها من وزۆ ئەو دەرد من بخاتە ناوە ئێش ئەو سەردی مەیل ئەو کەنیشکە کێسی یعنی بڕۆی دوعای بۆ بکەیت و کزە کز بکەی لەبەرەوەی شوەکەی لەبەر چاو بکەوێ ئەو سەردی مەیل ئەو قەباویل ئەو گەڕێتەوە ماڵی باوکی ئەو قەباویل من ئەو کۆی دوجەیل نزیکی یاگەی تەریدەی فەسڵن دووری ڕاوی خەیاڵ قافڵەی وەسڵن لەگرا مەولەوی ئێژێت ئەوەی کەناوی دەسەڵاتە بتەویە وا لە ناوە خۆم نێ لە هەیجێگێکە نێ لە دەمە تۆی فڵتە کەرا لێنە ناوە نێزەرەی حیزتوە لێنە ناوە حەپتاوە دەرگای خوا من هەرچی لێی دوورکەومە خاسترە ڕێگەی خەیاڵم ئەڕسێ پێی تۆ هەر جۆرێ دەست بووەی من کارە خۆ مەکەم لەگرا تۆ ئەوێنی کەسێک کە خۆی بە مەرجە ئەزانێ ئەوامل بەرزە وێسێ لە مقابڵە کاورا ئەمە تەکە هەرچی عرفانە تێ هەڵدریاگە ما بەقیە فەرقەکە لەمیانە خەعی لێ کوردانە ئەوێسی مەولەوی جا
ئەوەی کە تۆ چاو پێکە و کۆلکە مەلا و کۆنە حیز و دەڤژەن و ئەمانە گشتی وانە ئەو بولبولە دانەیەکیان واتیان مەولەویە وە کزە کز و دزە دز و گەرەکێ پەناماری بە خاس شۆردی تێ هەڵدا فڕیدا هەولاوە من ڕۆژە ئەزەل مەسیرە گەورەیم تەی کردەگە لە تۆ ئەترسم لە فڵتەی تۆ ئەترسم تۆ هەر نەزەریشە هەسبی دەی ئەمە جوابێ بوو کە مەولەوی دای ئەمە مهمترین شعرە مەولەویە هەر لەو عرفانەها کە پڕە لە خەسیاگیها لەگەڵ دەرسە گەورەیە وە تۆدا دەرسە گەورە چییە تۆ کە خۆت مەرجەعوی تۆ مەشروعیەت بە دیگەران وە بە خەڵک ئەدەی خەڵک بە تۆی نادا خەڵک بە تۆی نادات ئەم قسە و ئەم خەبەرە دروست کە گویا خەڵک هێز ئەدا بە جەریانی تا ئەم جەریانە سەرکەوی ئەمت لەکوێ دروست لە سەرەتای دەستپێکۆ دروست گویا ئێمە هیچ عەیبێکمان نییە هەرچی چتە تەمامین گویا کەرەستەمان نییە موافقاتە نێودەوڵەتیمان نییە نە خەڵک وزە بە کەسێک ئەدا ئەوەڵ دەحفە سەری تیاوێ کۆلکە مەلا فرە فەقیە پێچێت و ئەڕواتە تەکیە دائنیشێ سەر تەکانە داوێت و بولبولە حیزە یەک نەفەرەوێت و مەولەوی یەک نەفەر نامان لە گۆشت مەرفەردەکەی من فەردەوەش مەزمون بێگەردەکەی من یەک نەفەر توانێ بۆ محکەمەیە بوێسێ ئوسوولەن پەرتەپەرتکردن بە دیاڵە خەڵکیوە گویا خەڵکێک یەک دەسەڵاتێک گوڕی قسەی مەفتە خەڵک بێ سەران بێ گەورەکان دائیمەن شووەکاوە یەکێکی تر چون ئێشی شوو بکە شوونەکە ژیان ڕاوەستێ دەلەگرا تەوەقعکردن لەوەی کە جامع بێتە پیرە تۆ تەوەقع غەڵەتێکە لەبەر ئەوەی کە یەکەم جار تۆ ئێشێ لە ناوە ئەو جێگەیەی کە پێی ئێژن بەناو سەران گشتی بەهاڕی بە سەرقۆچان گشتی بەهاڕی تێی هەڵدەی ئەو نەزەرێکی نییە وەختی وە تۆ ئێژن فڵانە کەسیان لە تەلەڤیزیۆن کردە ڕەحبەر بووە ڕەحبەر خەڵک بەڕاستی ڕەحبەری قبول نییە خەڵک ماڵە ئەوە نییە ڕەحبەری قبول وێ یان نەیوێ لە هیچ کوێی دنیا شتی بەناو خەڵک ڕەحبەر قبول ناکە ئەوەڵ دەحفە ڕەحبەر دروست ئەکەن بەعد خەڵک ئەکەوێتە شوێنی چۆن دروستیەکەن ئەیوەنە تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆن پێژن ئاغای فڵانی ڕەحبەرە ئینقلابە مەردمە ئێران ئاغای فڵانی ڕەحبەرە مەردمە ئێران خۆ ئەمەی کە ناوی خەڵکە و خەریکە تەماشا ئەکا ئەوێنێت وەکو مسابقاتە کوشتی دەسێ یەکێکیان بردە سەر و وتیان ئەمە ڕەحبەرە ئەمە وەسە چی وەسە مسالەکە وا لە ڕانە پەزەکێویەکەدام سی پەزەمێ لە خوار و خەریکە ئەر لە وەڕێ ئەم سی پەزەمێ قەرارە ئاوس دوێ نەسڵ بداتە دەرۆ نەزەرێکی نییە کێتێ لەگرا ئاوسیەکات ئەو قەرارە ئاوس دوێ لەم سەرە جەماعەتی کەڵ خەریکن لە یەکتری ئەدەن ئەوەی ئەیواتۆ لە ڕمبازی ئەڕواتە خوار جووت ئەوێ گشتیان ئاوسەکە مخالفەتێکی نییە بۆیە ئەحمەدی نەژاد بێ خومەینی بێ خامنەئی بێ ترامپ بێ هەر کەرێک بێت ئەو مخالفەتی ناکە پس سەرەتای یەک شۆڕش دروستکردنە سەرانە ئەم تێ هەڵدریاگە حیزانە ئەوێنی بەناوە ڕەحبەرانە حیزە کورد ئەمانە مشتێک گایریاگن ئەمانە لە هیچ سەرقۆچانێکە نەهاتگنە سەدەرەوە من دەروە شوێنیان ئەگەڕێم بیان دەمە بەرە شەق
خۆ ئەبەرە شەق من نادەن وەلێ هاڕیگنم ئەمە تا دەریخم لە کەرکەرن لە بێشەهامەت بێشەهامەتن لە بەرساختە بەرساختن لە ئەحمەق ئەحمەقن 300 حیزە ئاوا وا BBC و ڕسانەی ئێران و بە کوشتنە نیروهای فاسدی ئێژن ئەمە ڕەهبەر مێکە وێسیاگە ئەم بێ بڕە تەجاوزیان پێ بکە وەختێ گەرەکت و لیان بەی ئێشێ ئەمانە پاکەیتۆ خانەوادەی فاسدە بارزانی پاکەیتۆ خانەوادەی فاسدە تاڵەبانی پاکەیتۆ خانەوادەی حیزە پەکەکە حیزە کۆمەڵە حیزە دموکرات پاکەیتۆ وە توولەکانیان کە دروست بووگن توولەکانیان توولە فاسدەکانیان جەمی بکەیت و جامعە هیچ مخالفەتێکی نییە جامعەی زمانێ ئەو زێڕە سەدام زێڕە یه زمانێکی شتی هۆ کاکی پێشمەرگە شۆڕژگی ڕیقانەمە یه زمانی وتی جاوید شا یه زمانی وتی جاوید فلانی سەرەکە کێ دروسیەکە ئەم خەڵکە لەکوێ ئەم ڕەمبازیە ئەوێنێ لەکوێ ئەیوێنێ بە تەلەڤیزیۆن وەختی وتیان لە تەلەڤیزیۆن یەکی ڕەهبەرە وەکۆم حیزانە ئەوە نەناوە تەلەڤیزیۆنها ئاغایە فڵانە کەسە نێرەکەریان توخمە حیز تۆ بە عینوانە ڕەهبەر کورد بابە دانیشت تێ هەڵدریا تۆ یەکسەرە قۆچانە نەکردگە بۆیە تۆ ئەوێنی ئەمانە لە هیچ کوێ دەرناکەفن تا بیان دەیتە بەرە شەق نەخوەی نەحیزبی نەخانەوە محتەوایی نییە ئەقڵی نییە زۆری نییە تۆی نییە حیز تۆ بخاتۆ حیزەوی پس لەگرا جامعە ئەوەی تۆ پێژی جامعە کۆمەڵگا ماتەڵە بزانێ نێرە ئەگرا کێس ئەوەی کە ئێژێ ترامپ گەرەکی و ئەحمەدی نژاد دابنێ مەسەلەن یعنی ترامپ شوانە زەنگۆڵە ئەکاتە ملە ئەحمەدی نژاد ئەیکات و بەرانە سەرام خەڵکە ئەیکاتە بەرانە سەرم خەڵکە سیاست ئەمەسە ئەگەر تۆ تێکەڵکێشە ئینحرافات بووگی جنبشم مەدەنی وەسە بێوەژنە ناوە حەرەمسەرا جنبشم مەدەنی ناتوانێ خۆی ئاوسکە سوڵتان ئاوسیەکە 50 جنبشم مەدەنی وەسە 50 هەووی ناوە حەرەمسەرا وا لە یەکتری قینیان تێ شەڕیانە لەسەرەوەی کێ بڕواتە ناوە تەختە سوڵتان ئەم فڵتەیە حەرامسەراس بازیە گەورە نییە بازیە ئینسانە گەورە نییە فەرق ناکا نێروێ یامێ ئینسانە گەورە بازیە ئەو نییە بازیە حەرامسەراس لەزا لە دڵە ئەمە نا ئینقلاب تێتە دەرەوە نە قودرەتە سیاسی تێتە دەرەوە ئەو لەحزە تێدنیانە دەرەوە خۆ ئەشێکێننەوە هاوردگنیانە دەرەوە خۆیان نەتەوانیان هەز بێنە دەرەوە نە ئەتوانن بێنە دەرەوە یەکێکی تر تێرێتیانە دەرەوە دەسێکی تر تێرێتیانە دەرەوە پەسیستە لەگرایە وردیتان تو حتا لە ئەدەبیاتە عرفانیە تەکیەخانەقایە مەولەویەکت هەست لە ئەوجە ئەو شتێک کە ئەوان پێئێژن عرفان بە گەردەن فرازی وێسیاگە حەساو بۆ فەڵک ناکە من مەشروعیەت لە خۆ مەگرم تۆ هاتکی پیرەشن لە تاکسیخانی دەترسێنی تۆ خودە فاسدت فکرەکە ئەتوانی پەلامارە ئەم مەیدانە بدەی جاگەنە سەرە ئەوی کە کورد با تەبا بێ و کورد با ڕێکەوێ تەبانەوە نقنی یەکتری بدڕن تەبانەوی گەوە باوکە ڕێنەکەوی ها ماڵێ کورد ڕێخن ڕێنەخێ قاح بە باوکدار بوو ڕقنی یەکتری چۆن ڕەمەڕمتان نایە چۆن تەقسیمتان کردگەسە سەری یەکتری ئەی بۆ ناتوانن سەرە قۆچانە خاس بکەن لە یەکتری ئەم گشتە کەر و قاتەرە چۆن دەمتان داگەسە دەمی یەکتری وڵا ئەوە خەڵک داوامان لێ کات تەباوی نەوەڵا خەڵک داواتان لێ ناکە خەڵک بۆی فەرقی نییە دار ئەو ڕنەقنی یەکتری یا نای ڕنەقنی یەکتری
یارانەی گەرەکە، معاشی گەرەکە، کارەبای گەرەکە، ئاوی گەرەکە، ئەوانەی گەرەکەیە. تۆ خۆ قارەمانیش نییە گەورەی پێبەی شکۆی پێبەی. ئەگەر قارەمانە گەورەی شکۆدارێ ببینێ حەزیشی پێکات. پس لەگرا تۆ ئەوێنیت ئاخێزە کوردەوارە سەر بەخۆم ئەوەی خەریکە ئیستە تەسویری ئەکا، ئەوەی خەریکە لە بینی ئەوە عفونەت و چڵکا و بازەیە تەجاوزە حیزب حیز و جەریانە بەرساختەیە حاکمیەت لە خەساندن و دروستکردنە نەسڵە فاسدە لە ناو جامعەی ئێمە. ئەمە پاکۆ بکاتۆ ئەو وەختە تۆ ئەوێنی 90 ملیۆن 100 ملیۆن نەفەر خەڵکە خاوەرمیانە مخالفەتی نییە تۆ پیای گەورەیەکی، چون تۆ پیای گەورەیەکی. تۆ بوروکراسی دەوڵەتە ئێرانی نابود کردگە، هەرچی دەڵەحیزە ئێرانیە پاکە کردگەسۆ، تۆ ئەو قرتیقنەرانەی بەغا کۆ کردگەسۆ، کۆتکردنەوە مشتی حیز و بەچکە فاسد و تۆخمە کەر و وەختی تۆ ئەمانتە کۆ کردو ئەو خەڵکە ئەوامە حاکمی گەرەکە، تەبەقەی گەورەی گەرەکە، ئەو مخالفەتێکی نیە و بۆی فەرقێ ناکا کێوا لە ئەوێ دەخڵ و تەسەڕوفێکی تیانیە. ئەی ئەم سناریۆ غەڵەتە چی بوو دایان لەبەر ئەوەی لە ناو کورد گەورە دروست نەبێ، لەبەر ئەوەی کاورا وە دەسەزەرانی لە جێگەیەکا دانیشتگە، لە دەسەزەرانی لە جێگەیەکا دانیشتگە هیچ وەخت نەزانێت چیەکە. کاکە گیان ئەسڵە ئەوە بەشەر ئەم ئینسانە مەوجودێکی ئۆرگانیزمێکی تەبیعیە وەسە حیوانات، مقەیدە لە زەمان و مەکانە. من بووم و ئاو ئاگر هەر یەک متری ئەترافم ئەگرم، بۆیە تۆ لەگرا یەک فەرقەتەکە حیوانە هەست. تۆیە ئینسان ئاگاهیت هەست، کانشسنست هەست، عەقڵت هەست و توانە فڕینە خەیاڵت هەست. هەروە کە مەولەویە ژێ نەیارای خەیاڵ وەساڵە تۆ من، نەتا بە دووری خەیاڵە تۆ من، نەیارای وەساڵ خەیاڵە تۆ من. ئینسان خیاڵ ئەتوانێ بکە، ئینسان ئینتزاع ئەتوانێ بکە. ئینسان لە جێگەی خۆی دانیشتگە، مەسەڵەن لە ئیدئالیزمە ئاڵمانیە تۆ لە زەمان و مەکانە خۆت تێیتە دەرەوە، ئەڕۆیتە سەر ئەنواڕیت و خۆت و مۆقعیەتە خۆتە دیسانەوە تێیتە خوار. ئەو وەختە تو توانت هەست بوێنی، بفەلسەفی، بزانی دنیا چه خەوەرە. تەبیعەتەن دانێ لە ناو جامعەیە ئێمە هەڵ ئەگەڕیت و ئیژێ خەڵک تەکان ناخوا. خەڵک کەی تەکانی خواردگە لە تاریخا؟ خەڵک کەی تەکانی خواردگە؟ کەی تو لە کەی و زانیکتە؟ بابەگیان ئێوە فکر ئەکەن هاتن و شلوغکردنە ناوە خیابان لە پشتە کارێک و کە دەسەڵاتداران لە پشتۆ کردوێتیان تۆ هاتووی چواردانە فیشەکە تەقاندوی وەختیەکە با داوێ تو کارێکت کردگە؟ تو کارێکە نەکردگە. تۆ پرۆسەی ناتەمامە لە دەقیقەی ئاخر و 5% تەواو کردگە و چووی پێی کارت هیچ کارێژی. ئەی ئەم وەحمە کێ دای بە ئێمە وتی خەڵک ڕائەپەڕێ؟ خەڵک تۆ زەمانی ئەتوانی وەکو کەرەستە بەکاری بێری کە یەکەم جار سەرانت بوێ. ئێوە فکرەکەن سەرانتان هەست لە ناوە کووردا؟ مشتی کۆنە قمەر و بیدایک و باوک و وەقم و کریاگ و کێ دروست کریاگ معلومی تو بەوانێژی سەران؟ تو ئەمانە لە کامە کێ بەڕکی هاتگنەسە دەرەوە؟ بەچی هاتگنەسە دەرەوە؟ چون تو پولە نەوگە پول بەی ئەسڵ حەبسێنیەوە و چواردانە کەرباوە کوشت؟ بەچی بوو گەسۆ سەران؟ یعنی کاورا بێت یەک ئاچوار گوزارش لە خۆی با چوون بوو گەسۆ سەران.
كواتا ايوديتان ام فلتا توابو بارتيو يكتي قنر توابو بكاكي قنر توابو كومالي حيزو ديمقراط توابو بنبر كرياغن توي آخر توي كسيفي شان جمويتو لبرچي لبر استوهمك لإيوي ياران شكيا بمعنى حيدري إشي 100 نفر قوري كرد دروسكا 100 نفر قوري كرد دروسكا 100 نفر قوري كرد هرچي تخمة فاحشي دروس كرياغا بناو إليت إيراني و ترك و عرب جميع كاتو كوية كاتو يعني لا تبر الشق شرني لخيابانا شروال قانون دسواتا بو اما تو اشي جنرال بوي بالاوان بوي بياي قوله بي نفلت كده حرول ناو خيابان مردم عادية بستو الشيلم لبلبي خوار اما انسان عادية وكار اكا سروة توليدكا جامعة الرازينيتو جامعة شلوقكا بويتو وقتك تشتيكتس بناو دولة شيكا دولة وسا كسيك مرداريكا دولة وسا كسيكي صاحي ومال مال يعني دولة يعني حيوان اما ارواب برانا خاص تيري ايني لرانك ترانك زاوزيكا اما ارواب برانا النجاة خاص تيري اما لوريان بيدا اما اقايليانا وقتي امتنبو اشي دانشي كساني كتجسم امانة دروسي كي بزانا مثالك بيجم تمام الشكوي اوي كتوبي ايجي چمك كرد من دروسي كم كرد لخويوة حيت شكوي كينيا بامن قرويكتان لقلابكم چنيك فلتو انجمن ادبي داعنين چنيك السر السق بدن ايوه شاعرن چنيك وكو قا ابورين ديكلماكن دلين ديكلماكن خو من اديبني وكو ايوه شاعرني اولا او شعرك من خندمو من دروس خندمو من برم بورا ديكلماك ركانه كردباز جوبن لشوكولا بابانو تعمل جين برم جوبن دو يكتان بيت امتانا تفسير كردوي او هرمونتيكتانا اللي داوي كمان ليم دا او مهمتني شعر مولوية دي باب زانم ايوه چنيكتان بناو كردباز چنيكتان بناو اديب روشن فكر حيز فكرتان كلام شعر ودرتان اخوا چنيكتان حيج ازاني بو حيج لبر اوي ايوه قورتان تياني ايوه خلق مسطحن خلق عادين ايوه نتوان قورة سازيتان هز نقورة بوغن بو يتنجن چنيك مانو مخلق ود بو يجو خلق بيجيتي او خلقا كنيشك الدم بخته شو اكا تو بياكي بيخوازي بابا او خلقا شاي قركا تو اتواني شاوي او خلقا حاكمي قركا تو اتواني حاكمي بوي من تو مبحيزاني بارتي ويكيتي بياغنيين كل بام انا كنت مشتي كونق نرن مشتي بور كوت كسر دسيان بوي نحلسو كوت بياغانيان هز نحلسو كوت مزنيان هز لاستاني كويس ياغو وزاني تو الدل اما بيجن هنري هز بماغتو قورة بوي وكتو شوال نية والدرونة تو بتواني انسان قورة دروسكي تو نية خوات حيزي دنيا وحيزي خوات تيري تخوار تو شواني هاتك زموري بيداغا تو دلا خزار قلقنيك نسل حيزي وكو خد بخيتو متوجبين لقرا حيج قلية لسرم مردمني يارانا آخيز كردوار السر بخو مردم خريك جيانكا مردم عادية توزي او بوتوز خاك معناي هز او بوتوز شكو قولي معناي بو او نيسي تو بريار اديناتشي تدواو او مجبورة بيد بي وبفرمانة توبكا
اجي توجبك اما كانش كدم بخت شو اكا تو يا بياجي تي اي خوازي يا يكي كي تي اي خوازي وناتواني بيوسي ديارتوا بويا 1 مليون جار دنگ داو خميني 10 مليون جار دنگ داو صدام حسين 1 مليار جار دنگ داو ترامب اما خلق عادية لتواو الدنيا واسه واو قسا خلقي ايميشان وابيكر لتي 150 سال رابردو بيار متي ام حيزاني كرد باز ودسو دسلوك كان بيشو تديان خلق ايمان واليكر توي قولي لسر زمين ايما بريا توي بياق قولي لسر زمين ايما بريا بس مشكل بو ايما كخومان بقوري ازانين اما سك ايما يكم هنگاو نسل قوري جنرال كان فرماندكان كردمان دروس نكردقا تو دروسي كأما زاني وسا وسخو ام خلقي جامعة قشتي ورزشكار نيه ام خلقي جامعة كار راند تاكسية جوتيارة زمين جارو اكا زاوزي اكا تالنا وامانة داني تيتدرو زوران بازه تدا انيشي بمسابقات الزوران لبين 10 مليون نفرة 10 زوران باز هلم جيري ام ده زوران بازه اهنيريت اولمبيك مسابقات آسيائي مسابقات جهاني اوان الرون زوران اقرن لقل اواني ترى مداليان كهاوردو تو هست بشكوكي خلق حزكا وطاقن نسرتي بووسي وجبلي بولي داو قارمان مانو بالوان مانو قار لسياستي شاواسه خلق وشوين الشا اقري تو تواني شاوي بابا تو مشتي بخمه وبچك داتي خويري وسوك وشروك وكل حيز وعوردقه وحني قساه شماني خاجة محرمة شو قسناو الجنبش بوجنانا ناو حرام إما أكوين شوين خلقي براسي ما في جنانو ما في الزواني دايكي دي بيها سوا وخد بس با سلطان بيت مشو آوساك على تخت عزيز اما نبدا صلاة دروز اكا نبياي قولة دروز اكا نا انسانا مزعي بو فكرة كان بيرفكت ناغيا توقع لخلقي مكان خلقي حيشيكي خلق لخوي تشاو چنو كتر دسرو كتر نيه خلق واسع اما توي وقتي اديل اليت ايراني وقتي اليت ايراني نابودكي دركويتوكي حج كسي مخالفتنا كات ولا تاراني حج كسي جرأتنا كمخالفتك او تو بياغ نوغي برويت تاران او تو بياغ نوغي برويت بغا حج كسي مخالفتنا كا تو اشي اول ضعف بنوارت قلق نخوت بزاني تو بيت حلا جيري اتواني سلطانوي سلطان صلاح الدين اتواني سلطانوي تاج تو اول ضعف اشي لدرون خوتا تاج بنيت السرخوت لدرون خوتا تاج يا سرخوت هلسو كوت سلطاناناكي لدرون خوتانان يا ما طلو يكي بيت بينيت السر دائما تشاو ودسي بزاني كي هلي يقري هلي ناقري هلي اقري هلي ناقري وقت نركان اقليم كردستان كواتا ياران آخيز كردوار السربخو بزانن من الروجة أوليش بيتانا موت تو بشرك أي كي شبلي خلق بشوين خوتاتيري تو بقوريك لخوت أينويني ودائما حزورة هس نشاني أدي كرد توي كرد مردم معمولين يجا مردم كرر وكاتتو وتو كرد براسي كل بابا من كرد مزل كرقا أنا أقر كرد توي لخود بوغنتر تي هالدرياكتر خسياكتر حيستر هالخوتي برو بو خوتو تو قليشاقي لبوغني خوتا
ئەوەی کوردی کردگەسە ئەسڵ حەواوە دەسیوە نەڕەیتێ و گەڕەیتێ منم مەرغوبیەتی پێدەم من سکەم بەناو مەحبوبی دلێدا من ڕەواجم دای بە شار و دێدا باعسە گەرمی بازاڕت من بووم جلەی ئاوێنەی ڕوخسارت من بوو بچۆ بەچکە قنەر تو کەی ماڵەم قسانیتە بچۆ قنە بە خوێڕی بەچکە حیزە حیزبی و گایریاگە ناوە قەندیل و بچۆ پەی کارە خوێڕی تو کەی ماڵەم مەجالسیتە هەر سرفەن وەم ئەدەبیاتە بە خاس بگەڕێ پێتە باخاس بگەڕێ پێتە هەر بەم ئەدەبیاتە تا بزانم تو ماڵە قسانە هەی دەرکەوی تو لە مەجالسە گەورەکانە دەرکەوی پەرتە پرت کرد دەسماڵوە دەست تو لە ناوە سەکۆی ڕەدیفە گەورەکانت جەهانە کەوشیش پاکۆ ناکەیت و خوێڕی کاورای متاڵبە بازە وزارەتە ئیتلاعات دروست کرد ئەگەر لەمە حاڵیمان بوو متوجه بووین ئەم قۆناغە خەیلی قۆناغە مهمێکە عەزیزگیان مەردەم ئەوەڵ دەحفە ئێشی ئیلیت بوێنێ سەران بوێنێ پیاگە گەورەیە مێژوو بوێنێ مەردەم خەڵک شوو ئەکا تۆ نەیخوازی ئەو شوو ئەکا مەردم ژن ناخوازێ ها ناخوازی شوو ئەکا ئەگەر نیشانەدا تۆ ئەو لیاقەتە هەست چرایەکەوە ماڵ ڕەواز و مزگەوت حرامە ئەی ئەم ئەدەبیاتە حیزە تحت ناوە حیزبە حیز گشتیان وەیەکو دوژمنیەکەن و گشتیان وەیەکو ڕەفیقن ئەمانە مشتێ قنەرن کۆنە قنەرن خۆیان کردگەس و نێرە ئەم مەردمە یانێ حاکمیەت کردگنیها دەڵە خەزار و نەخۆش و قنگسیس و ئەقڵ حیز و باڵا کورت و تۆ ئەمانە بپروێنە بیان کە لە ناوە سەتڵ ئاشخاڵ ئەو جارە بەرد بۆ کردو ئەو جارە مەیدانە ئەلیتە ئێرانیە ئەلیتە ئێرانی لەمانە حیزترن ئەلیتە ئێرانی تۆخمە کاوڕی بێ دایک و باوک هەرچی و پەرچی دەڵا حیز ئەها بۆتان دەرکەوت ئەمانە نە ئیدەیان هەست نە شیعەگەریان هەست نە ئیمانیان هەست نە ئارمانیان هەست نە غایەتیان هەست مشتێ پەنجقەرانی کۆنە حیزە دەسماڵوە دەسە ئەربابە خارجین ئەمە ئیتر لەشکەری نەگەرەکە ئەمە هەر دەمی کردو ئەشیوە پێلەقە بڕۆیتە ناوت دەمی هەر دەمی کردو چون ئەمانە لە دەوروبەری یەکتری خەریکە قنە یەکترین لەسەر دەسەڵات و توی شەمتە تەشخیص داوێت من ئەو حیزانە لە تاران لەبینەوەم من ئەم حیزانە وا گەرایان خسکەس ئەگران لە بینیانەوەم ئەو وەختە من 200 نەفەر 300 نەفەر ڕۆڵەی بەرزەمە لە کوردی ئینسانە گەورەیە کوردی لە ئاینە کوردان وەکو ئەوەی کە مەولەوی وتی نامان لە گۆشت مەر فەردەکەی من فەردە وەش مەزمون بێگەردەکەی من تەوەجۆت کرد وتی جەسەد و کامچەی شای سەرتوجاران وەرگرتم کاڵای باڵای نازاران تۆ ئیشی خۆت تاج شاهی بنیتە سەرت کەس ناینێتە سەرت تاج شاهی شمشێرکێشە ئەووەڵە سەفی گەرەکە دەستوەشێن و قارەمانی گەرەکە دنیا بۆ تۆ سنوورە کراوەس هەر جۆرێ مەیلت هەست ڕەفتاری تیاکەی قانون بۆ خەڵکە هاڕیاک دانریاگە بۆ تۆ دانەریاگە مشتێ بەچکە حیز تەختە ناوە حکوومەتە ئیقلیم و حیزبە گەواد و دەوڵەتە حیزە ئێرانی ئەوە قانونی بۆ مردمە هاڕیاک دانریاگە ماڵە تۆ نییە تۆ جێگەت لەم دنیا ناوێتەوە کاڵای باڵای نازاران هەڵگری لە پرتە پرت و وردە دوعای
كۆنە فەقیەی لارە حیز باکە نییە خۆتۆ ئەوە بۆ ئەوە خۆشی و گەرمی و ساردی و لە تەنۆک و ئەمانە معنای هەست بۆ تۆ معنای نییە بۆ تۆ یە غایەتە گەورە مەوجودە کە ئەم گەورەیە خۆتە بە جەهان بنوێنیت و ڕەوەندە مێژوو بگۆڕیت بۆ تۆ ئەوە مهمە کەواتە ئەم گشتە تەوتە ئەی پشتە پەردەیە مشتی حیزە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ باتڵی کرد ئێستێشە باتڵیەکە ئەوەی گەرادانێ ئەوەی مەسیر مشەخەسەکە منم و یارانێ من ئەوەیشی ئەزانێ لەکوێ شەڕەکە ئەوەیشی ئەزانێ لەکوێ شەڕەکە ئێمەین ئەم دیبەیتاکەم لەبیرتە ئام کۆنە قنەرانتانە دیگە بەناوە حیزب مەراسمە قنقۆکەیان لەبیرتانوێتە قنەرەکانتان دی لە سووریە قنەرەکانە ئەقلیمە کوردستانی شەوێنن خۆ بزانە وەختی تۆ خۆت ئەەکەیتە شکڵە ئەوامەکەیتە شکڵە خۆت پولمان هەست و پولمان نیە و پولمان هەست ئەوێنم بەستە پولەکان ئەو ڕنەقتان مێژوو دوای ئێمە گۆڕیا مێژوو بە ئێمە دەسی پێ کرد تو دقیقەن ئێشی بەم ئەدەبیاتە قسە بکەی تا بیشکێنی چیرۆکە گەورەکان داستانێ بۆ تۆ تعریفەکات و مەولەوی لەگران نەیوت کاڵای باڵای نازارانەگرم بۆ کەسێک کە پێغەمبەروێ ئاگر ئەوێتە گوڵستان تۆ ئەڕۆیتە ناوە ئاگر چمانی وایتە ناوە گوڵستانە تۆ وایتە ناوە شەڕە دائمیە بۆ حەفزە مۆقعیەتە خۆت بۆ دەرکردنە حەریفە زاهری دەریکەی خەڵک ئێران قبولی ناکە خەڵک ئێران کێس قبولی بکە قبولی نەکە خەڵک ئێران وە شوێنە کاورایە کاگەڕێ بتوانێ نیشانی بدا سەرە نێرە گەورەس تێتە ئیدیە کاو خەڵیجە خاوە دیاری و بایشی ئەدا و هەج مشکڵێکی نییە پس ئێوە دووچارە تەوەهم ناون بێژن خەڵک بێ تاج بنێتە سەرم خەڵک ناینێ خەڵک واسە ناینێ ئەم دیبەیتە کورتە کە کردم تەکملەیە ئەوەسە کە تۆ لە مەدخەلە ئەم مەوزوعە بوێسی گریمانە خەیلی مهمە گریمانەکەتان فڕەدەن تۆ بەر لە هەر حەرەکەتێ گەورەت گەرەکە گەورە سەرۆک عەشیرەی حیز گەورە نیەم تەڕکەنانە دەستگای ئەوقاف گەورە دروست ناکە گەورە خۆی دەرەکەوێ لەکوێ دەرەکەوێ لە مەیدانە ڕەمبازیە وا گشتیانە هاڕێت تێ هەڵدانە گشتیانەکات دەرەکەوێ ئەمە گەورەس بۆیە هەرچی بەچکە حیزە پۆزیشن گرتگە خۆی ئەشارێتەوە یەکی خۆی نادالە تۆ یەکی نە سەرۆکە حیزبی نە سەرۆکە دینی یەکی خۆی نادالە تۆ گشتی خۆی ئەشارێتەوە لەبەرەوەی گشتی جەعلە گشتی ساحر دەربارە فەرعەونە گشتی دەسێکی تر وا لە قنیاتەکانیەدا تۆ ئەم جادووە باتڵ کە مردمە نجاتیەوێ تۆ ئەم جادووە باتڵ کە مردمە نجاتیەوێ مردم نەحب و بوغزی هەست نەحیچێ مردم مخالفەتی ناکە ولی ئەو تەوەقوع ئشتبا کە تۆ بیکەی کە گویا یە خەڵکێ بێ بە تۆ نیرو بدا تۆ بواتە تاران نەخێ تۆ ئەوەڵ دەحفە ئەوانەی وانە تارانە تێ هەڵدانیانەکەی ئەو ئەوێنێ کە تۆ تێ هەڵدانی ئەوانتە کردگە ئەو چەپەڵ بۆ لێدا ئەو تەئیدەکە ئەو فەرمانە لێوە تاریخ واسە ئاوانیە کە بۆ ئێوەیان تعریف کردگە ئاوانیە کە داتیان ئێوەیان داپڕۆساندگە ئەم مەیدانە کەسێکی گەرەکە وەکو ئەو مەولەویە کە من وتم
خۆی تاج شاهی بنێتە سەری بێتە پاڵە دەسە من بوێسێ تا مەسیرە گەورەکان بووە. حاڵیتان بوو ئەو وەختە ئەو خەڵکە تێت و دەمتۆ، ئەو خەڵکە گەورەیەکە لە تۆ ئەوێنی تێت و دەمتۆ، ئەزانێت تۆ بخوازی، تۆ مەوجودی، تۆ ئەتوانیت. ئەگەر ئێوە تەوەجۆتان کردووی ئەها مشتی بەچکە دەهاتی وەک مۆکریاگ و ڕەحبەرە حیز و ڕەحبەرە گەورەی مقەدەسیان لە خۆیان قنگدەرتر و بابەی لە ڕەحبەرەکەیان قنگدەرتر ڕۆژ نییە یارانە ئێمە دار نەکەنە قنگە خۆیان و خانەوادەیان و تاریخیان و مێژویان. هیچ یارانە ئێمە ڕۆژێ 2000 دەفە دەوڵەتە ئێرانی سوارە قنگە ئەجدادیانەوێت. ئەم بەچکە کونی بەچکە ڕوودارە حتا تێڵا نەکەیتە ناوە معقەدی لە دەمی نەیتە دەرەوە لە دەم ناکەفێ. یارانە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ چاوتان نەوا پێوە ئەمانە تێڵا ئەقن بڕینیان گەرەکە کەسی بیوڕێ. حاڵیتان بوو ئێشێ ئەدەیەکتان بتوانێت تێڵا بوڕێتە قنگە ئەمانە. نیازیان هەست، نیاز جزء نیاز ئەم جامعەیانەسە. تۆ نەیکەی ئەیدەن دیگەران بیکەن. ئەزدەم هەرچی کورد باستان دی لە قنگەوە بۆ دەم تێڵای تێبوڕن، ئەحتیاجی پێی هەز، کەمبوودی هەز، وە خۆی و وە مێژوەکەی و ڕەحبەرەکانی و ئەفرادی. واسە مبارزە واسە، قودرەت وا دروست ئەکرێ واسە، وا کورد ئەحیا ئەکرێت و واسە. ئەو وەختە دنیا ئەزانێ ئەگرا ساحیویشی هەست، تەرەتۆری ئینسانە گەورەیش هەست. بزانە کاکی گیان تۆ وەختی حاڵیت نییە ئێژێ ئەسپەم و زین کن کە فەردا وەختە جەنگە بیبی جون، مردە جەنگی عاشقێ توپ و تفەنگە بیبی جون. من کوردم، کوردە ئیرانم لەم توڕەهاتە. عەزیز کاورای تێ هەڵدریاک پێت ئێژێ مەرزنشینە قەیور. تۆ ئەوە بێخایە و گی نەتفامیگە حتا ئەگەر پێ دێژێن مەرزنشینە غەیور ئەسپ زینەکەی و تفەنگەکەیتە سەرشان ئەڕۆی لە مقاوڵە دوژمنها ئەوێسی. تۆ کە ئالەگرا لەسەر مەرز ئەتوانی دوژمن پێناسەکەی، تۆ لە ناو دڵە تارانیشە دوژمن پێناسەکەی. هەڵەگەڕی تۆ ێژی جاسووسە ئیسرائیل کیس، دەست نیشاندەیە ئامریکا کیس، کۆنە حیز تۆ لەکوێهاتکی؟ مەگەر من هەرەو قارەمانە نییەم کە لە بوامە سەر سنوورا بەرەگرم. باوەڕەکەی تۆ فکرەکەی لە گافرە قارەمانی کۆنە حیز لە تاران پاڵەداگەسەوە تۆ کیاوە دکتی ئەگرا؟ ئێوە پیاەکتان تیا وا قسە بکە؟ خۆی ساحێوە ئەم سەرزەمینە بزانێ، هەرچیش لەم سەرزەمینە بە ئەو ڕەبتی بوێ، لە بەغا تا هەولێر و سلێمانی تا دەمەشق بە ئەو ڕەبتی بوێ، تا تاران بە ئەو ڕەبتی بوێ، کۆنە حیزە بەرماڵە خوێت. بابا خۆپیاگی وە شان و شەوکەت و ڕۆحە دەڵا حیز. قنگ دڕیانەکەی ڕۆژهای ئایەندەیشتانەوێنم. تەواو بوون. لەو ڕۆژە ئێمە هاتین ئێوە تەواو بوون. بەچکە حیزەوە نەحیجە بۆ نەماگەسەوە تفەنگم هەست و ماشینە مەست و دێبی کە وەقتمتەوە. تۆ نە عەدەدی نە قودرەتی نە ماڵە موازنێ، تۆ دەربێترین حاڵەت بێوەژنە ئەیدزیەک گەڵعفونەتێکی ناوە فاحشەخانەیە ئەرباب. تۆ هیچی نییە، تۆ کەی ماڵە قسەنیتە. مێژوو یەک نەفەر ئەیگۆڕێ، یەک نەفەر، یەک گەورە مێژووە گۆڕێت. ئاها من ئەرکم لەسەر شانە خەڵک هەڵگرت؟ ئاها هەڵم گرت؟ ئاها گلەیم لە هیچ خەڵکێک نییە؟ نیسم. ئەم مدەتیشە کە نەخدە ئێوەم ئەکرد من دەرمە خست کە بابا ئێوە مشتی سیسیاگە قنەرن. نە ئەهاتی وە سەرە قۆچان بەم لێ بدڕم، دەسەکەتمە هاورد خاس خاسێت تێڵام تێدەوڕی. عایزت دەرکەوت کە تو دخەزارێکی نزیکی هەرکە زەویت و قنەت پشتەتیەکە.
بۆگەنە دنیای گرتگە ئەوە دەرە دەکەن حاڵیت بوو متوەجه بووی ئیسە خاص فۆرموڵەکەم بۆت کردو متوەجه بووی جا ئێستا بڕۆن بۆ بکەنەوە یەکتریوە ماڵی کورد ڕێخن خۆ ڕێخەنا بەچکە حیزینە ڕێخەنا هۆ یەک دنیا قنەر بلکێنەوە قەی یەکتریوە ئۆکەی جا منیش یارێکە هەنێرم گشتان ئاوسکە مەگەرەوە گشتان قنەر نیەن دیتە من بۆ مهم نییە کە تۆ چۆن فکرەکەی تۆ بۆ مهم نییە تۆ نەزەریشت هەست عقبەی تۆیشم بۆ مهم نییە تاران و ئەلیتە ئێرانی من لە بینی ئەوە من لە بینی ئەوە من کە لە بینی بووم خەڵکە کرماشان چەپڵە لێدا من کە لە بینی بووم سنەی چەپڵە لێدا هیچ مخالەفەتێکی نییە سلێمانەیی چەپڵە لێدا وەختی دانە دانەتان نابود ئەەکەم خەڵک ئاوا چەپڵە لێدا ئەژی ئەمە پیاک ئەمە نێر ئەمە گەورە مخالەفەتێکی نییە کزەی قنە ئەوەیتە ناوە مردم کزە و بڕاستی سیاسی وانییە سیاسی وەکویەوە قمەرە سیاسی پیاگە ژنەڕاڵە قسە ڕەقە ڕۆڵەی باروت و گولەس لوسکەڵە دەڵا حیزە ناوە جندەخانە یارباب حاڵیت بوو سڕانەی ئەحزابێ کوردی بیکە قمەمانت سەرانە ئەحزابە حیز کورد لەگرا ئەوەسە ئاهەگەر ئێژێ تاریخ تەزادە ئیدەس ئەتوانێ ئیدە دروستکە لە ئیدەی دیگەرانی با ئێرانیەت تز ئائینە کوردان ئانتیتز ئیمپراتوریاییە کوردان سنتز حرەکەتە مێژوو ئێرانیەتە حیزە هاوردە تز ئائینە کوردان ئانتیتز ئێرانیە حیز ئێژێ ئینسانە ئێرانی یعنی ئینسانە بەندەیە ڕەعیەت ئائینە کوردان ئێژێ یعنی ئینسانە سەروەرە خوداوی گونە سنتز ئیمپراتوریە کوردان تۆ ئیدە بەچکە حیزوانێم گەرەکە و شاریکەتم بن لە فەرمانداری مەریوانە دێگولانە متوەجێ بووین ئەگە متوەجێ بووین ئەم گرێ ئێشێ لە ئێوە بکرێتەوە من کۆمەڵێ کەسم گەرەکە خۆی تاج شاهی بنێتە سەری بێت تا من دەسی بگرم و کۆمەڵێ گەورەی کووردا بنێم هەر کەسێ لە خۆیە ئەوێنێت خۆی بە لیستە جەدیدە یاران ئەزافەکات من زۆر و بۆرم نەگەر زۆر و بۆر هەنە وەختە خۆیە ئیستە من کۆمەڵێ گەورە ئێشێ دروستکەم کۆمەڵێ گەورە وەلێ ماڵە گەورەی وێت ئەوەی لە خۆیان گەورەی ئەوێنێت خۆی وە گەورە ئەزانێت ئەو جارە تەماس بگرێ چون من لەم جەلەساتە ئائینە کوردانە لە پشتۆ نە لە فەیسبووکە لە پشتۆ دروسە ڕێزە ئائینە کوردانم هەست فڵتە فڵتکرد نەها قەوارە بچووک نەها هاڕیاگ نەها ئینسانێک کە حەز بە گەورەی ئەکاوە خۆی بە گەورە ئەوێنێ یەکەم جار خۆی تاجەنێتە سەر خۆی هەر کەسێ دەنمی بیست ئەتوانێت لەگەڵ یارانە تەماس بەرقەرارکە یا لەگەڵ خۆمە لایەوە خۆش